کاک دکتۆر مامەڵەکردن لەگەڵ مناڵ مامەڵەکردنێکی تایبەتە، مامەڵەکردنێکی جیاوازە، تا چەند ئێمە توانی ومانە لە کەرتە تەندروستیەکانە وەکو پزیشک وەکو تەندروستکاریش بە هەمان شێوە مامەڵەیەکی تایبەت لەگەڵ مناڵانە بکەین، توانی بێتمان ئەو مامەڵە دروستە کە پێویستە بکرێت لەگەڵ منداڵ بگوازینەوە بۆ ناو کلینیکەکان و بۆ ناو نەخۆشخانەکان. و ئایا ئەم شێوازی مامەڵەکردنە لەگەڵ مناڵ و ئەکات کە با بڵێن ترس و دڵەڕاوکی مناڵ لە نەخۆشخانەکان یا با بڵێن لە پزیشکەکان بە هەمان شێوە کەم بکاتەوە؟ ڕاست. طبعاً مناڵ لەبەرەوەی بوونەوەرێکی پاکە لە ڕووی شەرعەوە تاوانی لەسەر نییە و ڕەزایان سووکە و دڵیان ناسکە، یعنی بەڕاستی ئەبێ مامەڵەیەکی جیاواز لە چاو گەورەیە لەگەڵیا ئەنجام بدرێت. پەیامی پێغەمبەرایەتی پەیامی پێغەمبەری خۆشەویستمان ئەم شتە زۆرتیایە زەق بووەتەوە کە نەوەکانی خۆی لەسەر ملی خۆی داناوە لە کاتی نوێشکردن، یاری لەگەڵا کردوون، ئەحواڵی پرسیون لە کاتی ئەوەی کەوا پەروەردەی مناڵ بووە خۆی هێناوەتە ڕێزی ئەو مناڵانە بۆ ئەوەی بتوانی پەیامێک ببەخشێ پێیان. یاخود ئەبینین کەوا یەکێک لە مناڵی هاوڵەکانی کاتێک کە بەچکە چۆلەکەیەکی ئەبێ کەوا ئەمرێ هەستەکە کەوا دڵتەنگ بووە ئەچێ دڵی ئەداتەوە کە بۆ پەیامە پیرۆزەی ئەفەرمێ یا ئەبا عومەیر ماذا فعل النغیر، ئەڵێ نوغیرەکەت یاخود بەچکە چۆلەکەیەکەت چی بەسەر هاتووە؟ ئیتر دوایش ئەڵێ وەفاتی کردووە و دوای ئەبینین کەوا وردە وردە لە خەمەکانی کەمە بێتەوە. بۆیە مامەڵە لەگەڵ مناڵە بەڕاستی مامەڵەیەکی تایبەتیەوێ و من بە خودی خۆم بە فیترەتی خۆم حەزم لە مامەڵەکردن لەگەڵ مناڵە هەیە، یعنی هەم لە دەروەی مهنی پزیشکایەتی هەم لە ناو پزیشکایەتیش کاتێ مناڵ دێ بۆ لام یعنی بخۆم تاونچێژی لەیەکە مناڵ سکەوت لەگەڵیە درست و پێویستە ئێمە زیاتر برەوە بۆ پەیوەندیمان بدەین ئینشاءڵڵا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.